دەڵێن زەوی و ئاسمان کەوتنە جۆرێ لە خۆنواندن و بە خۆنازین و باسکردن لە گەورەیی و فەزڵەکانی خۆیان. ئاسمان بە زەوی وت ئەگەر من باران نەبارێنم ئەوە تۆ هیچ بەرهەم و هیچ کەڵکێکت نییە. زەویش گوتی ئەگەر ڕووبارەکان لە مندا نەبن و لە منەوە هەڵمەکان بۆ ئاسمان بەرز نەبنەوە ئەوە هەور و باران دروست نابێت. ئاسمان گوتی من خۆر و مانگ و ئەستێرەکانم هەیە، تۆ چه شتێکت هەیە؟ زەوی گوتی هەرچی گەنجینەی کانزا بە نرخەکانی دنیا هەیە کە مرۆڤەکان شەڕی لەسەرەکەن لە نێو جەرگەی مندا حەشار دراون. زەوی و ئاسمان بەردەوام بوون لە باسکردنی چاکە و فەزڵەکانی خۆیان، بەڵام وا دیار بوو هاوکێشەی زەوی بەرەو لاسەنگی و بەرەو کەمی و بەرەو بچووکی هەنگاوی دەنایەوە. تا ئەوە بوو زەوی وەکوەڵێ لە کۆتا لەحزەی گفتوگۆکەیە گوتی من پێغەمبەرم هەیە و پێغەمبەر لە نێو مندا دروست بووە و لە نێو مندا ژیاوە و لە نێو منیشدا جەستەی مبارەکی شاردراوەتەوە. ئەدی تۆ چی دەیە؟ ئەڵێ ئاسمان بۆ ئەم بایەخە گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر زەوی و بێبەشبوونی ئەویش لەم فەزڵە خوایە وەکو لە شێوەی فرمێسک و گریاندا تا قامی قیامەت هەر بەردەوامە لە بارانبارین و داکردنی بارانەکەی. بۆ ئەوەی ئاسمان دڵی بە خۆی دانەمێنێ، خوای گەورە شەرەفی ئەوەشی بە ئاسمان بڕی کە لە شەوی ئیسرا و میعراجە باڵا جوانەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەنێو تەواوی گەردووندا گوزەر بکات و ئاسمانیش مشەڕەف و بە بایەخ بێ بە جەستە و ڕوحی مبارەکی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. باسکردن لە شەوڕەوی و بەرزبوونەوەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم، ئەو گەشتە پڕبایەخەی کە پێی دەگوترێ ئیسرا و میعراج و بە تاقانەیەک لە تاقانە مەخلوق و دروستکراوەکانی خوا کراوە کە ئەویش محەممەدی کوڕی عەبدوڵڵایە صلی الله علیه وسلم. پێگەی ئەم گەشتە شەوڕەوی و میعراج یا شەوڕەوی و بڵندبوونەوە لە ئەدەبیاتی کوردیدا دەبێتە ناوەڕۆکی بەرنامەی ئەم جاری خەڵوەت لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا محەممەد یوسف زانای ئاینی و ڕاوەکاری ئەدەبی. مامۆستاگیان زۆر سپاس دەکەم بۆ ئەوەی کە میوانی بەرنامەی خەڵوەت بووی. سپاس دەکەم. پیرۆزبایی ئەم یادە پیرۆزە کە بوویە وەرچەرخانێکی گەورە لە مێژووی مرۆڤایەتی و ئیسلامی پیرۆزیشدا، پیرۆزبایی لە جەنابت و تەوای موسڵمانان ئەکەم. نیشەروەها پیرۆزبایی عەرزی جەنابت و هەموو موسڵمانان ئەکەم بە مناسبەتی ئەم یادە گەورەوە یادەوەری ئیسرا و میعراجی پێغەمبەری خوا عەلەیه السەلات وەسەلام و بەرزبوونەوەی بۆ شوێنێک کە ئیتر نە مەلائیکە نە فریشتە و نە مرۆڤ نەگەیشت بووە ئەوێ. زۆر دروستە. جەنابی مامۆستا پێم خۆشە جەنابتان وەکو زانایەکی ئاینی و لە هەمان کاتا هەم شاعیر و ڕاوەکارێکی ئەدەبیش کە هەردوو بوارە کە باسییان لە گەورەی و بایەخی شەوڕەویەکە کردووە. پەیام و قسەی جەنابەت چییە لەم دەواازەیەوە کە ئێمە بچینە نێو کرۆکی باسەکەمان کە پێگەی ئیسرا و میعراجە لە نێو ئەدەبیات و شاری هەم جیهانی و هەم کوردیدا؟ بەڵێ، خۆی لە ڕاستیە ئیسرا و میعراج لە کاتێکا ڕوویدا وەکو لە شعرەکانە بازەکرێ و باسکراوە لە کاتێکا بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەزیەت و ئازارێکی ئەبینی و بۆ ڕزگاری لەو ئەزیەت و ئازارە و دروستکردنی پێگەیەک بۆ ئیسلام ئەم لاولای ئەکرد و یارانی ئەنارد بۆ حەبەشە و خۆی تشریفێ برد بۆ تایف و پێشتریش بە جۆرێک مەدینەی ئامادە کردبوو بۆ ئەوە خۆی تشریف بەرێ بۆ ئەوێ و بەڵام هێشتا مەکەی بەجێ نەهێشت بوو و لە مەکە ئەزیەت و ئازارێکی زۆر لە ڕاددەبەدەری پێگەیشت بوو و خراپترین حاڵەتێک کە بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەفەرەکەی تائیفی بوو کە ئەوە ئێستا پێویست ناکات زۆر لەو بارەوە بڵێن کە لە سەفەرەکەی تائیفە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاشی ئەوەی 8 ڕۆژ لە تائیفە مایەوە و داوای ئەوەی کرد کە ئەو کەسانە خزمیش بوون بەڵکو یارمەتی پێغەمبەر بدەن عەلەیه السەلات وەسەلام، ئەوان نەک یارمەتیان نەدا بەڵکو ئەزیەت و ئازاریشان کرد و تەنانەت پێغەمبەری خوا عەلەیه السەلات وەسەلام فەرمووی کە یارمەتیم نادەن و موسڵمان نابن هیچ نەبێ خەڵکی مەکەم لێ ئاگادار مەکەن
کە من هاتووم بۆ ناو ئێوە با وا نەزانن من ئەمەوێ گەلە کۆمەکی لەم لاولاوە پیا بکەم بۆ سەر خەڵکی مەکە و ئەزیێت و ئازارەکان زیاتر بێ وتیان وەڵا ئەوەشی بەگوێ ناکەین ئەلبەتە لەویشە خراپتر کوڕ و کاڵ و هەتیومەتی و شێت و بەرەڵای شارەکەیان لێ کۆکردنەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زەیدی کوڕی حارثەیشی لەگەلا بوو و بە شێوەیەکی زۆر ناخۆش دانیانە بەر بەرد و ئەزیێت و ئازار بە جۆرێک کە خوێن لە لاشەی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات تەنانەت دەڵێن نعلەکانی پڕبوو لە خوێن هەتا جەنای مامۆستا مرۆڤ کاتێک دەتوانێت وێنای شتێک بکە کە لەگەڵ پێشهاتێکی نوێدا کۆنەکەی بیر نەچێتەوە ئێمە زۆر جار ئەگەر ئێستا دڕکێک بە پێمانە بچێ یا بە جۆرێک بە چەقۆی بریندار بکرین ئازاری ئێستامان زاڵ دەبێت بەسەر ئازارە زۆر فراوانەکانی ڕابردوومانە لە ڕۆژی ئوحودا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پشتی مبارەکی جۆرێ لە جۆرەکان بۆتە بێژنگ ئەوەنەی تیری کافرەکان پێوەیە ددانی مبارەکی شەهید بووە لە ڕووی دەرونیەوە جەیشەکەی تێکشکاوە و حەمزەی مامی و مەسحابی کوڕی عومەیر و هەفتا سەحابە شەهید بوون و کافرەکانیش بە جۆرێ لە جۆرەکان لە ڕووی ڕاگەیاندنەوە گاڵتەی پێکەن عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئوحود ناڕەحەتتر و قورستر و ناخۆشتر بەسەرا هاتووە ئەفەرمێ ئەو ڕۆژەی کە قەومەکەت لە سەقیف دەریان کردم لە تائیف لەم ڕۆژی ئوحودە ناڕەحەتتر و قورستر بووە یعنی لێرەوە دەتوانی کە تۆ بزانی پێش ئیسرا و میعراج کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چه حاڵەتێکی دەرونی و جەستەییا بووە لەلایەن مرۆڤانێکەوە کە لەبەر ئەوان خۆی خستۆتە مەشەقەت و ئازارەوە کە پێغەمبەرێک صلی الله علیه وسلم بەدوای ئازادی و ڕزگاری ئەوانە ئەگەڕێ دەرگای ڕەحمەت و مێرەبانی خوا و سەرزەویان بڕوا بکاتەوە بەڵام ئەوان ئەوەندە بێوەفا و سقلا بن بەو جۆرەی خەنە ئەزیەت و ئازارەوە بەڵێ لە ڕاستیە هەروایە کە جەناب دەفەرمووی ظاهرەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی و یارانی ئەزیەت و ئازاری زۆریان لە پێناوی ڕاگەیاندنی ئەم دینە گەیاندووە زۆر ناڕەحەت بوون بەڵام ئەو کاتەی تائیف زۆر قرس بوو بە تایبەتی وەختە وتمان ئەو خەڵکە کەوتبوونە شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و گەیشتە لای باخێک کە خاوەن باخەکە وتی بە عەبدێکیان کە ناوی عەداس بوو ئەو کەسانە زۆر فەقیر و داما و دیارن لە بەرچاومە و هەژار و مانوو دیارن هەندێک ترێبەرە بۆیان پیان بدە جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش ئەوە هەر ئەم دوعایە کرد لە ئەو ئەزیەت و ئازارە اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس أنت رب المستضعفين وأنت ربي إلى من تكلني إلى بغيض يتجهمني أم إلى قوي ملكته أمري إن لم يكن بك علي غضب فلا أبالي ولكن عافيتك أوسع لي أعوذ بنور وجهك الذي أشرقت له ظلمات السماوات والأرض وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن يحل بي غضبك أو ينزل بي سخطك فلك العتبى حتى ترضى ولا حول ولا قوة إلا بالله براسي لو دعاء بارانوا دەردەکەوێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چ ناڕەحەتیەکە بووە بەڵام لە هەمان کاتە چەنێ هیوای بە لوتفی خوا بووە و چەندێک عەرزی خوای کردووە ئەگەر من ئەم ئەزیەت و ئازارە توش ئەبم هێشتا تۆ لێم عاجز نەبی و تۆ لێم ناڕەحەت نەبی من گوێی پێ نادەم دقەکەش وایە اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس خوای من سکاڵا لای تۆ ئەکەم اللهم إني أشكو إليك ضعف قوتي کە هێزم نەماوە لاواز بووم هێزەکانم لاچووە وقلة حيلتي چارەم براوە اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس من سکاڵای ئەوە ئەکەم لای تۆ کە لای خەڵک بچووک و کەم نرخ تەماشاکرێ ئەوە جا ئینسان ئەڵێ شاعیر ئەڵێت مالی جورح بمەیت ئیلام و ئینسانی خراپ ئەگەر هەر ئەزیەت و ئازارێک پرێ و قسەی پێ بوترێ ئێش ئەوە ناگا بە دڵی وەکو ئەڵێ مردوو تایوارە بیتە بەرخەنجەر ئێشی پێ ناگا بەڵام کەسێک لە ئەو پەڕی پاچیا بێ و کەچی ئەو پەڕی ئەزیەت و ئازار بکرێت ئەبێت چەندێک قورس بێ لەسەر دڵی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی وهوانی على الناس أنت رب المستضعفين وأنت ربي تۆ پەروەردگاری چەوساوەکانی تۆ پەروەردگاری منی إلى من تكلني خوای ئەم دەیتە دەست کێ إلى بغيض يتجهمني
ئەم دەیتە دەست کەسێکی ڕقەون و دڵپڕ لە کینە ناوچاوم لێ گەشکە ئیلا عەدووین مەلەکتەهو ئەمری، یا ئەم دەیتە دەست دوژمنێک کە کاروباری منە سپاردووە بەدەست ئەو ئێستا کەوتومەتە بەردەست ئەو. وەکو بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستکە زۆر ڕۆیشتووە لە فەرمودەکانیە، دوایی ئەفەرمێ ئین لەم یەکن بیک عەلەیە غەضەب فلا ئوبالی، ئەگەر تۆ ئێستاش لێم تۆڕە نەبەی من هەرگوێ نادەم، ئین لەم یەکن بیک عەلەیە غەضەب فلا ئوبالی، دواییش خۆی ئەفەرمێ وەلاکن عافیەتەکە ئەو عافیەتوکە ئەڵێ بەڵام عافیەتی تۆ بۆ من سەلامەتی تۆ بێوەییەکە تۆ ئەتوانی پێم ببەخشی ئەوە باشترە بۆ من، پێغەمبەری خوا عافیەتەکە ئەو سەعولی فێرمانەکان لە ڕێی مەعشوقا ناڕەزایی دەربڕین جێی نابێتەوە. دوایە فەرمێ أعوذ بنور وجهك الذي أشرقت له ظلمات السماوات والأرض من أن يحل بي غضبك أو ينزل بي سخطك. أعوذ بنور وجهك الذي فنا أقرم بروناكاي ذاتي توك الذي أشرقت له ظلمات السماوات والأرض كتاريكاي كاني أرزو آسماني بيرون بوتا وروناق بوتا فنا أقرم بوا من أن يحل بي غضبك أو ينزل بي سخطك، فنا أقرم بو نورا كغضب توريتو بۆ من پەیدا ببێ لە من پەیدا ببێ ئەو ينزل بی سەخەتک، یا عاجزی و بێتاقەتی تۆ بۆ من پەیدا ببێ. فلك العتبى حتى ترضى ولك الشكر إذا رضيت، فلك العتبى حتى ترضى، ئیسە من پەشیمان ئەگەڕێمەوە بەلای تۆ لەو قسانشکە کردومە هەتا تۆ ڕازیە بی. فلك العتبى حتى ترضى ولا حول ولا قوة إلا بالله. ئیتر لادان لە خراپە و هێز لەسەر چاکەیەک نییە ئیلا بەهۆی خی گەورەوە نەبێ. یعنی ئەمە حاڵەتێکی زۆر قرس بوو و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم حاڵەت و قرسەوە تەشریفی هاتە خوارەوە لەگەڵ زەیدی کوڕی حارثە و لە شوێنێکە دەستیان کرد بە عیبادەتکردن و نوێژکردن و لەو نزیک و کاتانە خی گەورە سەری بەرزۆ کرد سەیری کرد هەورێک لە لاژووریەتی کە بینی حەزەتی جوبرەئیل و مەجموعەیە مەلائیکە بوون. حەزەتی جوبرەئیل فەرمووی خی گەورە بیستی ئەو ئەزیەت و ئازارەی کە قەومەکە تۆ لە مەکەش و لە تائیف ئەزیەتیان کردویت، ئەمجا من مەئمورەکانی ئەم کێوانەم لەگەلایە، تۆ فەرمان بدەی ئەم کێوانە یەنێتەوە یەک، ئەخشەبەین دوو کێوی گەورە بوون هێنێتەوە یەک و ئەوانەی کە ئەزیەتی تۆیان کردو تلەقێنێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەریای ڕەحمەت فەرمووی حەز ناکەم شتیوار ڕوو بدە، من بۆ ئەوە نەهاتوم خەڵک تووشی ئەزیەت و ئازار بکەم و بکوژرێن، من ئومێدم وایە ئەگەر ئەمانەش مسلمان نەبن لە ئەولاد و نەوەی ئەوانە کەسێک ببێ بڵێ لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم. زۆر باش لەوەها کاتێکە مەز ئەم میعراج و ئیسرا و میعراجە ڕوئەدا. ئەمە دەواازەیەکی زۆر باش بوو لەوەی کە پێمان وابێ بانگبەران و ڕێبوارانی ڕێگەی خوا هەمیشە گونجێ لە عەزیەت و ئازارابێ، بەڵام بەرهەمێکی گەورەتر هەیە کە بە دوایە یەکسەر ئیسرا و میعراج دێ. من پێم خۆشە لەو چوارینەی حەزرەتی مەولەویەوە دەست پێ بکەین کە یەکێکە لەو چوارینانەی کە زۆر زۆر بە شێوەیەکی ورد و گشتگیر توانیوێتی وێزگە و قۆناغەکانی شەوڕەوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە زمانی هەورامی بهۆنێتەوە باسییان بکە. ئەم پێم خۆشە بچینە خزمەتی ئەوە خۆشە، بەڵام هەر پێشتر هێشتا ئەوەش ماوە بڵێن ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ظاهرەن لەم سەر ئەرزا ئەڵێ کە دەستم بڕا لە هەموو لایە نۆبەی ڕەحمەتی حەق تەعالایە. بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کە بە دڵیا ئەهات کەسێک ببێت لەم سەر ئەرزا بەزەیی پیا بێتەوە، یارمەتیەکی بدا ببێتە هۆی ئەوە کە گەشەیەک بەو ئاینە بکا کە ئەم مەبەستێتی و هێناوێتی لە ئەرزە ئەو شتە نەما. ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەلایەنی خواوە ئەو کارە گەورەیە پێ سپێررات یا ئەو داوەتە گەورەیە کرا کە لەگەڵ گەورەترین مەئموری خوا کە حەزەتی جوبرەئیلە کە خوای گەورە پێ فەرمێ ذو میڕە، کەسێکی بەهێز گەورەترین فریشتەی خوا حەزەتی جوبرەئیلە، ئەو جوبرەئیلەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو جار یا سێ جار لە شکل و شێوەی خۆیان بینیوێتی ئەفەرمێ باڵەکانی شەرق و غەربی پڕ کردبوو. ئەو جوبرەئیلە کە باڵی کرد بەژێر ئاوەدانیەکانی قەومی لووتە بەرزی کردنەوە و لەو سەرۆدانیەوە بە ئەرزا و بەردباران کران. ئەو مەلائیک فریشتە گەورەیە خوای گەورە کردی بە خزمەت چی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوە شەوڕەوی پێ بکات و بینێ لەگەڵ یا بچێتە
بيت المقدس سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. باكيب أو خوايا أسرى بعبده شوروي ببندي خويا كان ككلمة عبد لا شيء روحشة أو أجينا كأما كخلق مان وابا كبيغمر إخوة صلى الله عليه وسلم لا شيء برز نبوته ونخير عبد يا الله لخوا بعبده ليلا لبشيكي كمي شوا ليلا أو تنوين بو تقص كم كرنوه لبشيكي كمي شوا إلى من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لمزقوتي حرام كما كيبو مزقوتي أقصاك بيت المقدسة كبركة من بوتي تياد لدورو بريا دروس كردوه آية آخري آية تكفرمي لنريه من آياتنا بو أو زوريك لنشاني قدرته ده صلاتي إيمي بيشان بدين أمش أو أجينا كمعراجكش هالروي داوة برزبونا وكبو آسمان چونك لو سفرا پیغمبری خوا صلی الله علیه وسلم ملائکه چاو پیکو بیت المعموری چاو پیکو لو سفرا بهشتی چاو پیکو جهنمی چاو پیکو او که خوای چاو پیکو تیش والله جاء اویک مولوی فرمویتی براستی اوی او بکاری هنا ولا چوارینه که تواوی او سفرا بشوی که عجیب باسکا و افرمه ری چند هزار سال تی چند حجابات ذات حق كلام سؤال جوابات شو بو دي بيستي كرياو درياوة هاتوا حلقي هرا لرياوة واتري چن هزار سال شو تي چن حجابات بو ذاتي حقي دي كلامي بيست جوابات سؤال كريا جواب درياوة هاتوا حلقي هرا لرياوة كقرايوة چونك آياتك فرمي ليلا لبشيكي كمي شوا تنان خلقي دوروبري مكاش بما نازل بلا من الله او حلقي درقاك كعادة درقا هبو جارن حلقي كي بيو ابو كدرقاك بيو ادات دسكر بالارينا و يشتا الارينا و حلقه توانا ابو پیغمبري خوا صلى الله عليه وسلم قرايه وبلا براستي زور بكرتي وعجيب ريشن هزار صاب تيشن حجابات ذات حق كلام سؤال جوابات شوبو دي بيستي كرياو درياوه هاتوا حلقي هر لرياوه رحمتي خوا لمولوي هورامي بێدەستی جنابیشت خۆش بێ مامۆستا هەر سعدی شیرازیش شتێکی جوانی هەیە مە بەسمێ بەر لەوەی بەرزبینەوە ئێمەش لەگەڵ گەشتە پیرۆزەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەم سعدیش هەر لە مەککەوە شتێکی جوانی هەیە بە فارسی پێم خۆشە ئەمەژەر بدەین بە گوێی بیسەرانی کورد زمان و بینەرانی بەرنامەکەشمانە بابەتەکەی سعدیش ئێجگار بە لەزەتە ڕادە بەدەر أفرمي شبي برنشست از فلك برگذشت بتمكين و جاه از ملك درگذشت چنان گرم در تیه قربت برند که بر صدر جبریل زو بازمند و دو گفت سالار بیت الحرام که ای حامل وحی برتر خرام چو در دوستی مخلصم یافتی عنانم ز خدمت چرا تافتی بگفتا فراتر مجالم نمند بمندم که نیروی بالم نمند اگر یک سر موی برتر پرم فروغ تجلی بسوزد پرم راوکیشی بمشی ویا فرمی شبی برنشست از فلک برگذشت پیغمبری خوا صلی الله علیه وسلم شوی سواری براقەکەی بوو لە دواییە لەگەل جوبرەئیلە تێپەڕی و بەرزەوە بوو تا شوێنێک ئەسفەلەک بەرگذشت لە گەردوون تێپەڕی لە ئاسمانەکان بەرز بوویەوە بێتەمکین و جاه ئەز مەلەک دەرگوزەشت بە جێگرتن و بە پلەپایە لە فریشتەش تێپەڕی چونکە فریشتەکان خۆیان ئەڵێن وما لنا إلا له مقام معلوم ئێمە شوێنێکی تایبەتی و جیاوازمان هەیە تا ئەویا بەرزبوونەوەمان هەیە چونەن گیارمە دەرتەیه قوربەت برند کە بەر سدرە جیبریلە زوو بازمەند ئەوەنە بە گەرمی لە سەحرای نزیکی لەخوا و بەرەوخوا بە پەلە ڕۆشتن بەڕێ ئەبوو کە بەر سدرە جیبریلە زوو بازمەند کە لە سیدرەت المونتەها حەزرەتی جوبرەئیل لە پێغەمبەر گەڕایەوە و بەجێمە ئێستا لەو کاتانە ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو بڵێ کەسی لەگەڵا نەبێ فەرمووی بدو گفت سالار بیت الحرام که ای حامل وحی برتر خرام
پێی وت گەورەی بەیت الحەرام گەورەی مەکە فەرمووی ئەی هەڵگری وەحی کە تۆ هەمیشە نیگات لەلانی خواوە هێناوە بۆ پێغەمەران و بە تایبەتی بۆ پێغەمەری خۆشمان بەرتەر خەرام مقدارێکی ترش لەگەڵ منە بە جوانی وەرە چو در دوستی مخلصم یافتی عنانم ز خدمت چرا تافتی تۆ لە دۆسیە ئەزانی من و تۆ من مخلص و دڵسۆزم تۆش دڵسۆزی منی ئیتر عنانم ز خدمت چرا تافتی ئیتر بۆچی جڵەوت لە خزمەتکردنی من وەرە گێڕی یعنی لەگەلمە نایت حەزەتی جوبرەئیلش بگفتە فراتر مەجاڵم نەمەند بمەندەم کینەی ڕوویە بالەم نەمەند فەرمووی من زیاتر مەیانی من نەماوە من ماندوو بووم هێزی باڵەکانم نەماوە ئەو باڵانەی کەوتمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیوێتی فەرموویەتی شەرق و غەربی پڕ کرده بوو ئەو باڵانەی کە ئاوەدانیەکانی قەومی لوتی باڵ پیا کرد و بەرزی کردەوە بۆ ئاسمان لە کوردیاڵەن قوقەی کەڵەشێر مەلائیکە بیستی ئەوە بەرزی کردەوە دایەوە بە ئەرزە ئەو باڵە بە قووەتانەی حەزەتی جوبرەئیل کە خوش پێ فەرمێ ذو میڕە خاوەنی هێز و توانا بگفتا فراتر مەجاڵم نەمەند بمەندەم کینەی ڕوویە بالەم نەمەند وتی من زیاتر مەیانم نەماوە من مانوو بووم تر هێزی باڵەکانم نەماوە و ئەگەر یەک سەرێمووی بەرتەر پەڕەم فروغێ تەجەلی بسوزەت پەڕم ئەگەر سەرموویەکی تر بەرزتر بمەوە شەوقی تەجەلای خوای گەورە باڵەکانی من ئەسووتێنێ مامۆستا ئاماژەیە بەچی ئاماژەیە بەوەی کە لەگەڵ خوابوون و بۆ خواژیان مرۆڤ هەر لە دنیادا ئەگەیەنێتە ئاستە یا بەونە چاوی بەسیرەت و دڵێکی پێدا کە وەکو ئەڵێ ببێتە ئاشکراکار و بینەری زۆر شتی وەکو ئەڵێ موعجیزە ئاسا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو مەحوێر ئەفەرمێ فەلەک جاهێ ینی بە جۆرێ لە جۆرەکان ئەوەندە لە نور و عشقی خوداییە تواوەتەوە ئەوەندە بەپێی ئەو ڕێڕەوە هذا صراطی مستەقیما هەنگاوی هەڵێناوەتەوە بە جۆرێ لە جۆرەکان گەشتۆتە ئاستێک کە جبریلیش نە لەوە و دوانە لەوە پێشیش بە جۆرە جۆرەکان نەگەشتۆتەوە مەیدانە بەڵام من ئێستا لێرە ڕوباعیەکم بیرکەوتەوە بەڕاستی زۆر جێگەی خۆیەتی بڵم دەقێکی فارسیە ئەفەرمێ ئادەمی زادە ترفە مەعجونی است کەس فرشتە سرشتە است وەز حەیوان گەر کند مەیل ئین شەوەت بەدەزین بەر کند مەیل ئەن شەوەت بهەزان ئەفەرمێ مرۆڤ ترفە مەعجونی است ماجوومێکی عەجیب و سەیرە کەس فریشتە سرشتەست و وەز حەیوان لە فریشتەیش دروست بووە بەشی مەلەکوتی بەشی ڕۆحەکەی و لە حەیوانیش کە بەشی ئەرزیە دروست بووە جا ئەم ئینسانە دوو بەشە گەر کونەت مەیلی ئین شەوەت بەدەزین ئەگەر ئینسان تەنها مەیلی مادیەتەکەی خۆیەکە لە هەمووش مادەیە خراپترە بێ لە هەموو دۆڕندەیە خراپترە بێ یانێ تۆ تەسەورەکەی کە دەعبایەک بوو بێت لە ڕۆژە 5,000 خەڵکی کوشت بێ کە نییە لە بەڵام مرۆڤی خراپ لە ڕۆژە 5,000 کورە بە ملیۆن خەڵگە کوژێ لە تەمەنی خۆیان ئەگەر مەیلی ئەم لا ئەکات مرۆڤێک بەشی مادیەکەی بە قووەت ئەکات لە حەیوان خراپترە بێ وەرکونەت مەیلی ئەن شەوەت بهەزان بەڵام ئەگەر مەیلی لایەنی مەلەکوتیەکەیەکە لە مەلائیکەش تێئەپەڕێ ئەوتانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە گەورەترین مەلائیکە کە حەزەتی جوبرەئیل بوو تێپەڕی و حەزەتی جوبرەئیل فەرمووی بگوفتا فراتر مەجاڵم نەمەند بمەندەم کینەی ڕوویە بالەم نەمەند وتی تر من مەیانی من نەماوە من ماندوو بووم هێزی باڵەکانم نەماوە بەڵام پێغەمبەری وەکو بڵێ لە بابەتی ڕۆح گەورە کردوو کە هەروا بوو ئەوەی توانی بچێتە شوێنێ کە جێگە و پێگەشت نەما بوو تا حزوری خوای گەورە و ژوور عەرشەوە گەیشت سبحان الله دەست خۆشە مامۆساییان پێم خۆشە بچینە خزمەتی یەکێکی تر لەو شاعیرانەی کورد کە سەرلەبەری بە جۆرێ لە جۆرەکان ژیانی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە قەسیدەی بەحری نورە جێ کردوتەوە ئەویش حەزرەتی مەحوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو بەشەی کە تایبەتەوە کۆڵێ بە میعراجەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێ مستەلەح و کۆمەڵێ شتی زۆر گرنگی باس کردووە مەحوی کە پێویستەکە کە هەم خوێنەری ئێمە هەم بینەری ئێمە بە نهێنی قەسیدەی بەحری نوری مەحوی و بەشی معراجەکەی ئاشنا ببێ و بیزانێ زوانی عشقبازی خۆشە
گەر کوردی و ئەگەر تازی ئەڵێ زمانی عشقبازی خۆشە ئەگەر بە کوردی بێ یا بە عەرەبی بێ ئێمەش ئێستا عشقبازی لەلایەنی کوردەوە باز دەکەین کە مەحویە و ئێتر دێ بە باسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و زۆریش خۆش باسی پێغەمبەری خواکە ئەگەر چی لە دوای قەسیدەکەیە چەند شعرێک ئەڵێ با یەک دنیاە ئەڵێ ئەوەندەی ذاتی ئێوە مەخزەنی فەزڵ و کەماڵاتن لە مندا بەو حەدە نەقس و ڕەزائیل دەرج و پەنهانە ئەبێ هەرموو زوانێ هەر زوانێ داستانێ بێ بکەم تۆزێ بەیانی ناکەسی خۆم بەو زوانانە بەحسی گەورەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کە ئێمەش ئێستا گەورەی پێغەمبەرمان تا ڕادەیەک بۆ دەرکەوت کە گەیشتۆتە کوێ بەڵام ئەفەرمێ مەحوی ئەفەرمێت مەبەستم تەواضع و خۆ بەکەم گرتنی مسلمانانە بە تایبەتی عارفان و خواناسان بە تایبەتی تر شاعرانی کورد عەرزی پێغەمبەرەکە ئەوەندەی ذاتی ئێوە مەخزەنی فەزڵ و کەماڵاتن ئەوەندە ذاتی جەنابتان جێگای فەز گەورەی و تەواویەتین لە مندا بەو حەدە نەقس و ڕەزائیل دەرج و پەنهانە لە مندا بەو ڕادەیە چەنێ تۆ گەورەی بەو ئەندازەیە من کەمیەتی و ناتەواویم هەیە ئابەم شێوەیە ئەبێ هەرموو زوانێ هەر زوانێ داستانێ بێ بکەم تۆزێ بەیانی ناکەسی خۆم بەو زوانانە بێ هەرچی مویەک لە بەغەن مایە ئەبێ ببێ بە زوان هەر زمانێش یەک دەن حکایەتی دوور و درێژی پێ بێ و بە هەموویانەوە یەشتا بتوانن تۆزێ بەیانی ناکەسی من بکەن بەو زوانان جا ئیتر بەڕاستی ئەو شاعرە کوردەکانیش وەختێ دێن بە پەسنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆش ئەڵێن ئەوەتە ئەفەرمێ کەلیم ئەرینی کە فەرموو هەر جوابی لەن تەرانیدی مشەڕەف بوو محەممەد بێتەڵەب بەو مەرتەبە و شانە ئەوە بوو حەزرەتی موسا فەرمووی ڕەبی ئەرینی ئەنظر ئیلەیک خوای خۆتم پیشاندە کە بتبینم خوای گەورەش لە جوابە فەرمووی لەن تەڕانی تۆ هەرگیز من لە دنیا مەبەست ئەوەیە لە دنیا تۆ من نابینی ئەوە فەرمووی ئەگەر تۆ تەماشای ئەو کێوە بکە ئەگەر کێوە من خۆمی بۆ دەرەخەم ئەگەر ئەو خۆ بۆ دەرخستنی منە کێوەکە تەحەمولی کرد تۆش ئەتوانم بۆ تۆش دەرکەوم و تۆ من ببینی وەختێ خوا تەجەلای کرد بۆ کێوەکە سوتا و گڕی تێبەر بوو کە ئەڵێن کلە لەو کێوی توورای ئەستش کە ئەیانن بە چاوە دوایی حەزەتی موساش بێهۆش کەوت و ئەوانە جا ئەڵێ کەلیم ئەرینی کە فەرموو هەر جوابی لەن تەرانیدی کەلیم عەرزی کرد خوایە خۆتم پیشاندە خوا فەرمی لەن تەرانی هەرگیز ناتوانی لە دنیا من ببینی کەچی مشەڕەف بوو محەممەد بێتەڵەب بەو مەرتەبە و سانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داواشی نەکردبوو نەک لە ئەرزە ئەمی بەرز کردووە بۆ لای خۆی و لەوێ بینی کەچی مشەڕەف و محەممەد بێتەڵەب بەو مەرتەبە و شانە بەو پلەپایە شەن یانە پلەپایە عروجی عیسەوی تا ئاسمان و شەمسی عالەم بوو عروجی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە مەشهورە کە ئەڵێن حەزەتی عیسا بەرز بۆتەوە بۆ ئاسمانی چوارەم پێوترێ گوایە خۆریش لە ئاسمانی چوارەمە بە پێی بۆچوونی قەدیم ئەڵێ بەرزبوونەوەی حەزەتی عیسا تا ئاسمان و ئام خۆری عالەمە بوو کەچی عروجی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە بەرزبوونەوەی پێغەمبەر ئەحمەدی گەیشتە شوێنێک کە مەکان نەما بوو گەیشتە خۆرێک نەک خۆری عالەم خۆری جانانە ولله المەثل الأعلى مەبەستی خوایە گەیشتە گەورەترین ڕووناکی کە ڕووناکی خوای گەورەیە لە زەرفی یەک نەفەسدا شەو هەزارەن دەرهەزارەن ساڵ زیاتر بەڵکی ڕێتەی کات و ڕیجعەت کا هەرەو ئانە وەکو مەولەویش فەرمووی لە ئەندازە یەک هەناسە هەزارەن دەرهەزار ساڵ ڕێگا ببڕێت و زیاتر بەڵکی ڕێتەی کات و ڕێگەی هەزاران دەرهەزار ساڵ ڕێگە تەی کات و ڕیجعەت کا هەرەو ئانە هەر ئەو کاتەش بگەڕێتەوە چ ڕێیەک بەو هەموو شاباڵەوە جبریلی ذی قووە بەجێ مابوو لە ڕێ ئەیوت خزم مەیدانی سووتانە چ ڕێیەک بوو بەو هەموو شاباڵە گەورەوە حەزەتی جبرەئیلی خاوەن هێز کە خوا فەرموویەتی ذو مرە و ذو قووەت و خاوەن هێزی پێ فەرمووە بەجێ مابوو لە ڕێ ئەیوت خزم مەیدانی سووتانە لە ڕێگا
بەجێ مابوو عەرزی پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم وەکو سعدیش فەرمووی خزمە ئیتر بەخوا مەیانی سووتانە و من لەمە زیاتر ناتوانم بەرزمەوە ئەسووتێم کە گەیە زاتی باری نوری بێچوونی لەسەر باری کە هەڵگیرسا بە دەوری شەمعی خۆیە بوو بە پەروانە کە گەیە زاتی باری ینی خالق بەدیهێنەر کە گەیە زاتی خوا نوری بێمیسلومانەندی خوای لەسەر باری کە خوا کەسێکی بێمانەندە کە هەڵگیرسا بە دەوری شەمعی خۆیە بوو بە پەروانە هەڵگرسا بەڵام ئەم بە دەوری مۆمی خۆیە ئەم بوو بە پەروانە بە دەوری مۆمی حەقیقەتا و بۆ ئەبەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دەوری حەقیقەتا سوڕایەوە قبوڵی لێکرا هەرچی ڕجا بوو پێی درا هەرچی عەتا بوو هاتە جێ هەرچی سزای ئیکرامی میهمانە هەرچی ڕجا و هیوایەکی بوو پێغەمبەر لێ قبوڵ کرا هەرچی عەتا و بەخشش بوو پێی درا هاتە جێ هەرچی سزای ئیکرامی میهمانە هەرچی شایەنی ڕێز بێ بۆ میوان یانێ کەسێک خوای خاوەنی ئەم کەون و کائیناتە خۆشەویستترین کەسی بەرز بکاتەوە بۆ گەورەترین بەرزترین شوێنی ئەم کەون و بوونەوەرە کە ئیتر عەرش لا ژوورترین شوێنی وجودە ئیتر لەوە بەورتر شت نامێنێ گەیشتە ئەوێ و لەوێشە ئەوەی کە شایانی ڕێزی میوان بێ لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گفتوگۆ کرا ئەلبەتە بابەتەکانی هەموو بابەتی ئەوە بوو دڵدانەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ خۆشەویستی منی تۆ ئەو دینەت سەرەکەوێت هەر سەر ئەکەویت و ئەو ئاینە بەبێ زەحمەت و ئێش و ئازار بە کەس نەدراوە تۆ ئەگەر چی گەورەترین ئەزیەت و ئازار توژەبی بەڵام ئەبیتە ئاخر تۆ ئاخری پێغەمبەرانی و دینەکەت ئەگاتە هەموو شوێنێ ئەبێ چەنێ قسەی لەم بابەتانە حتا ماوەسا قسەکەشت پێ بڕم دەگوترێکە بەر لە ئیسرا و میعراج سوورەتی زوحا و سوورەتی یوسف و کۆمەڵێ لەوانە هەر بۆ جۆرێ لە دڵدانەوە بوو ئەوەی کە مام هەژارە لێ سۆن دێ دەخۆم بە چێشتەنگاو بە جەنگەی هەدادانی شەو پەروەرندەت نەلێت قەڵسە و نەوازی لە تۆ هێنا و نەلێت قەڵسە لە ماوەیەکی دواتردا هێندە چاکەت لەگەڵ دەکا کە پێی ڕازی دەبی ئەمە ئەم ڕازی بوونە دەگوترێ ئەمە خاڵی حقیقەت و گەیشتنی ڕەزامەندی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە ئیسرا و میعراجە ئەوە دەرکەوت پێگەیشتووە و ئەلبەتە ئومێدێکی زۆر خۆشیشی هەیە کە وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فتەرضا بەعزێک مفەسرین ئاوا ئەڵێن کە ئەو کاتانە قورئان ماوەیەک بوو قەتع بوو بڕا بوو پێغەمبەری خوا کافرەکان پێیانەوت قەلا ڕەب محەممەد محەممەدەن خوای محەممەدی ڕقی لە محەممەد بۆ تۆ وەکو بڵێ قسەی لەگەلاناکە ئاەتەکەیش ئەفەرمی سوورەتەکە والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى خوای گەورە تۆی واز لێ نەهێناوە و ڕقی لە تۆ نەبووە لە ئاەتەکە دوایە فەرمی وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فتەرضا لەمە دووە خوای گەورە ئەوەت پێ ئەبەخشێ کە ڕازی بی ئەوەت پێ ئەبەخشێ لە قورئان و لەو فەرمانانەی کە ئیساولا ئیتر تا 23 ساڵەکە هەر قورئان ئەو دێت و لەسەوفە یوعطیکە ڕەبوکە فتەرضا بەعزێک کەس ئەڵێن هەموو شتێک بە پێغەمبەر ئەدرێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەترین ئاواتی وەکو خۆی ئەفەرمێت بەڕاستی ئەفەرمێ پێغەمبەران هەموو پێغەمبەران ئاوات هەرێکی ئاوات و ئارەزوویەکیان بووە و خوا فەرموویەتی حەچێکت گەورەترین ئاواتی بڵێ من بۆ جێبەجێەکەم هەموو پێغەمبەران ئاواتی خۆیانیان لە دنیا عەرزی خوا کردو و خوا بۆی جێبەجێ کردوون فەرموون تاکە ئاواتەکەم عەفی مسلمانانە ئومەتەکەمە ئەومە هەڵگرتەوە بۆ قیامەت بۆ شەفاعەتی ئومەتەکان و کایشە فەرمێ وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فتەرضا بەعزێک مفەسرین ئەفەرموون ئەوەی کە خوای گەورە پێی ئەبەخشێ ڕەزا ئینشاء الله ئەوەیە کە هیچ کام لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە یەقینیە بە ئەبەدی لەناو ئاگری جانما نامێنێتەوە و ئەچێتە ئەو شوێنە کە وەکو شاعیر ئەڵێ لەوێ میوانی خواگیانی لە خزمەت پێغەمبەرانی شوێنی ئاوا یەکگوچانی هەموو دنیا بە قوربانی جا ئەفەرمێت لەگەڵ هەر خەتوەیەک تەحسیلی علمێکی لەدونی کرد لە هی ئەو سەردەپرسی ڕۆحی حکمت نوری عرفانە ئەفەرمێت لەگەڵ هەر هەنگاوێکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵی بڕی بەرەو لامەکان علمێکی لەلایەنی خواوە
بەدەست کەوت بەدەستی هێنا علمێک میلە دونهوو لەلایەنی خواوە علمێک کە ئیتر هیچ کەس ئەو علمەی نییە لە هی ئەو سەردەپرسی ئەی ئەو هەنگاوانەی کە لەسەرەوە لێوە گەڕایەوە بۆ ئێرە هەمووی ڕۆحی حکمت نوری عرفانە هەمووی ڕۆحی کاربەجێیە پێگەیاندنی مانا و مەبەستە بە دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەویش بیفەرمێ بە زمانی مبارەکی و نوری خواناسیە بە مافیهایەوە هەرچی هەیە علمی کورەی نۆچەرخ بە قەترێکی بزانە دی دەکەم لەو بەحری عومانە بەڕاستی زۆر بە قووەتە ئەڵێ علمی هەر نۆچەرخەکە حەو ئاسمان و کورسی و قەڵەم کورسی و عەرش ئەوە هەشتونۆکە بە پێی بۆچوونی هەندێک کەس ئەفەرمێت علمی هەر نۆ کورەکە هەرچێکیشی هاتیە بە مافیهایەوە مەلائیکە و فریشتەوە هەرچێکی تیابێ هێشتا بە قەترێکی بزانە دی دەکەم لەو بەحری عومانە دەریای عومانی پێغەمبەر دڵی دەریای عومانی پێغەمبەری خوا هێشتا بە قەدەر دڵۆپێکە نیسبەت بە دڵی پێغەمبەر ئەوە علمی وەرگرت لەو سەفەرە لە ڕۆشتن و هاتنەوە بۆچی ماوەسا لە ئەدەبیاتە زۆر جار پێغەمبەر صلی الله علیه وسلم بە بەحر و دەریات شوێنراوە ئەوەی کە نالیژە فەرمێ نەبوو ڕوون بێمە خاکی چاکی پاکی تەیبە تا بیستم بە سەگ نابێ مولەوەز ئاوی زەرقا بەحری ئەحسانە ئەمیژە فەرمێ بەحری عومانە ئەم دەریا مەبەستەوەیە کە دەریا شتە گرانبەهاکانی تایە تا بڵێ بەرفراوانە و تا بڵێ گەورەیە و تا بڵێ پاقژە تا بڵێ پاکۆکەرە دڕ و گەوهەری تایە دڕ و گەوهەری تایەوە هەندێک دەریاش ئەو دەریا سوێرەکان هەر شتێکی تێکەوێ ئەویش پاکە بێتەوە بەڵێ بەڵێ ئەڵێ بەڵێ بەڵێ چونکە یعنی ئەو دەریانەی کە سوێرن و زۆر بەشیان هەروانە ئەوانە هەرچی هەرچێکیان تێکەن بەردێکی تێخابێ بەخوێ پاکە بێتەوە بە تەواوی ئیتر ناڵێم شتێکی تر بۆ زۆر خۆش نییە جا ئەفەرمێ هەرچی لە ئەم نۆ چەرخ و نۆفەلەکە هەیە بە ئاسمانەکان و کورسی و قەڵەمیشەوە لەوح و عەرشیشەوە هێشتا بە دڵۆپێکی بزانە لە دەریای وەکو عومانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەریای علمی ئەو لەبەر نوقسانی تەشبیهم پەشیمانی شم و دەشڵێم کە ڕۆیی بەدری کامل هاتەوە خورشیدی پەخشانە وەڵا ئیتر نازانم ئەڵێ من تەشبیهێکەکەم ئەویش تەشبیهەکەم ناتەواوە بەڵام چارم نییە ئیتر ئەیژڵێم ئیتر شتێکی تر نازانم بڵێم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بەرزەوە بوو مانگێکی تەواوی چواردە بوو کە هاتەوە بوو بە خۆرێکی پەخشان و ڕووناک یعنی ئەوەنە تەئسیری وەرگرت لە حزوری خوای گەورە بە ئاوابوونی نووری ون دەبێ خورشید و ئەم شەمسە لە ئاوابوونیا نور و ئیرائەی سەد و چەندانە ئەم شارەی زۆر بە قووەتە ئەڵێ خۆر و مانگ خورشید و ئەم شەمسی ئێمە وەختی ئاوا ئەبێ ئیتر نوری نامێنێ خۆر ئاوا بوو شەودایەت کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئاوابوونی کە فەوتکردنیشەتی هێشتا نور و دەربڕینەکەی ڕووناک ئیزاءەکەی ئیزاءە شەوق هاوێشتنەکەی 200 ئەوەنە بەرامبەر ئەبێتەوە چونکە ڕۆژ بە ڕۆژ خەڵک مسلمانە بێ ڕۆژ بە ڕۆژ خەڵک لە دینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێگا ئەوە جاری وا بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەوری کەعبەدا بوو یەکێک لە سەحابە لە ئەو پەڕی ناڕەحەتیە هات عەرزی کرد قوربان ئیتر ئەلا تەستەنسروا لەنا داوای سەرکەوتنێکمان بۆ ناکەی فەرمووی پەلەتانە قەسەم بەخوا ئەم خۆرە بدا لە هەر کوێکی ئەم ئەرزە دینەکەی منی تێچ ئایسە من برادەرێکم هەیە لەوانەشی گوێتیەوە بێ لە کانادا بوو لێم پرسی کاکە ئەوە جەژنی قوربان و شت بوو لەوێ نوێژ و شت هەیە وتی وەڵام مامەسا ئەوە نەم مزگەوت و مسلمان هەبوو لەوێ ئێمە لە هیچ مزگەوتێکا بۆ ئەو جەژنە جێگەمان نەبووە ئستادیۆمێکی وەرزشیمان گرت و 18,000 مسلمان ئێمە لەوێ نوێژی جەژنمان کرد نوێژی جەژنی قوربانمان کرد لە کەنەدا کەیتر ئەو پەڕی دنیا جارێکی تریش هەر لە وەختێکە لە حربی خەندەقە بەردەهاتە بەر خەنەکەکە و سەحابە بۆیان نەئەشکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە زەنگەنەکەی بەو شتەی کە لێدا
پزیسکەیەکی لێدا فەرمی ئەوە ساسانمان گرت و ئەوە ڕۆمانمان گرت و خەڵکیش لەوانەیە بیریان لێ کردوێ قوربان ئێمە گیرۆ بووین بەدەستی مەکەوە خەڵکی مەکەوە خەریکن هاتوون بۆ ئەوە تەواومان کەن تۆش ئەفەرمووی ئەوە ساسان و ڕۆمانمان گرت کەچی لە ڕاستیە ساسان و ڕۆمانش هەر بە ماوەیەکی کەم لە دوای فەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانە شکان و کەوتنە ژێردەسی مسلمانان بە ئاوابوونی نووری ون دەبێ خورشید و ئەم شەمسە لە ئاوابوونیا نور و ئیزاءەی سەد و چەندانە ئیزاءە واتە بە ئاوابوونی خۆر ڕووناکی تەواوە بێ بەڵام لە ئاوابوونی خۆری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە وتمان بە مانگی چواردەیی ڕۆشت و بە خۆری گەڕایەوە دوای ئەوە کە ئاواژ ئەبێ ینی فەوت ئەکات بە زاهیری کە چی ڕووناکیەکەی 200 بەرامبەر ئەبێت و ئەم دنیا پڕەکات لە باسی ئیسلام و دین وە قەتعیش وایە ئەوەندەی لێ ئەزانم بەم نەزانی خۆمەوە مەحوی بە چاوی سەرخوابینە و بە چاوی دڵخوازانە ئەمە جێگەی اختلافە لە ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چاوی سەر خوای گەورەی بینیوە مەحوی ئەفەرمێن بەم نەزانی خۆمەوە من ئەوەی لێ ئەزانم بەو چاوانی سەری خوای بینیوە بە چاوی دڵیشی خوای زانیوە و ئیتر خواناسێکی تەواو بووە چ چاوێ کوحلی ما زاغل بەسەر سورمەی سەوادی بێ منەوەر بێ بە نووری ڕوئەتی بێ چوون و چەندانە یعنی ئێستا ممکنە خەڵک تعجب کە چۆن چاو تەحملی ئەوەکە کە خوا ببینێ ئەوشە فەرمێ چاوێک کە ما زاغل بەسەڕ و ما تەغا خوای گەورە باسی ئەوەکە کە چاوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕاستیەکان لای نەدا هەموو حەقیقەتێکی بینی ئەوە بووە بە کلەی ڕەشی کلەی چاوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەمان کاتیشا چاوەکە ڕووناک بووە منەوەر بووە بە نووری ڕوئەتی بێچوون و چەندانە نورانی بووە بە نووری بینینی کەسێک کە چوون و چەند چەنێکە و چۆنەیەکی نییە بێکەم و کەیفە نە ئەندازەی بۆ دیاریەکرێ نە چۆنیەتیەکەی ئەزانرێ توانیوێتی ئەو بێکەم و کەیفە کە خوای گەورەیە ببینێ ئیتر عەجایب نییە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو خوا گەورەیەی بینی بێ وەکو خۆی دەفەرمێ ئەوەندەی لێ ئەن ئەزانم بەم نەزانی خۆمەوە مەحوی بە چاوی سەرخوابینە و بە چاوی دڵ خوازان ڕەحمەتی خوا لە مەحوی بێ مامۆستا کاتی وەکۆڵێ بەشی یەکەمی بەرنامەکەم تەواو بووە لە بەشی دووەمە وەکۆڵێ درێژە دەین بە پێگە و باسی معراج لە ئەدەبیاتی ئیسلامی و کوردیدا بۆ ئەوەی هیچ نەبێ مشتێ لەو خەرمانە دەوڵەمەندەی ئەدەبیاتی کوردی پێشکەشی بینەرەکانمان بکەین تا بە یەگەشتنەوە بەخوای گەورە دەست پێن و ئینشەڵا لە بەشی دووەمە درێژە بە باسەکە زۆر زۆر سپاس دەکەم بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەردەوام ببین لە بەشی دووەمی بەرنامەکەشمدا هەوڵە دەین بەشێکی تر لەو شاعیرانەی کە باسییان لە میعراجی پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم بۆ ئێوەی عزیز و خۆشەویست هەم باسی بکەین هەم ڕاوە بکەین لەگەڵ جەنابی مامۆستا مەلا محەممەدی یوسف زانای ئاینی تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان دەگەم.